دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی هاوکاریە مانگانەیەکانی بۆ کەسانی هەژار و بێسەرپەرشت بڕی 38 ملیۆن و 780 هەزار دیناری بەسەر 275 منداڵی بێباوکدا دابەش کرد. ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی خێرخوازانەوە درێژە بۆ هاوکاریانە دەدەن کە چەندین ساڵە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتی کۆ دەکەنەوە. عەبدوستار مەجید کاندیدی ژمارە 32 کۆمەڵی دادگەری لە بازنەی چواری هەولێر دەڵێت داهاتی ئەم وڵاتە ئەوەندە زۆرە بەشی هەموو کەسێک دەکات، گەر کەسێک محتاج بوو ئەوە بزانە کە گەندەڵیەک هەیە. واقعیشی خوار پڕ گەندەڵی، پڕ قۆڕخکاری، پڕ زوڵم لە کاتێکدا کە داهاتێکی ئێزگار زۆر هەیە لەم وڵاتە بەشی هەموو ئەو خەڵکە دەکات لەم وڵاتە دەژی. یعنی ژیانێکی زۆر سەربەرزانە و مرۆڤانە بەڕاستی. بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزەرێ خەڵکێک هەیە زۆر پڕە لەسەری دەڕژێ، بەڵام بە حەقی خۆی نییە، بەڵکو بە دزیە، بە گەندەڵیە، بە مڵک ماڵی ئەو خەڵکەیە بەڕاستی. خەڵکێک شێ فەقیرێ زۆر لەبەری برایە، زۆر برسیە، زۆر هەژارە، زۆر نەدارە. کاکە وەڵڵاهی ئەگەر ئەو خەڵکەی ئەو دزیەی دەکا، گەندەڵی دەکا، ئەگەر ئەم داهاتە بە شێوەشی دادگەرانە، بە شێوەشی ڕێکوپێک بەسەر ئەم خەڵک و جەماوەری هەرێمی کوردستاندا دابەش بکرێ بە دادگەرانە، بەخوا داهاتەکە ئەوەندە زۆرە بەشی هەموو خەڵکی دەکا بە زیادیشەوە. لای خۆشیەوە ئەو هاوڵاتیانەی مانگانە هاوکاریەکان لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە وەردەگرن سوپاسی دەستگاکە دەکەن کە بەردەوام لە خەمی خەڵکی کەم دەرامەتدا بوون بە پێچەوانەی حیزبەکانی دەسەڵاتەوە کە هەمیشە خەڵکیان کردووە با قوربانی بەرژەوەندیە حیزبی و شەخسیەکانی خۆیان. دەستگای خێرخوازی بەخشین تقریب 2 سارە هاوکاریەکی زۆر باشیمەی کردیا. دەستخۆشیانەی دەکەم، خوا لێیان ڕازی بجیان بە هەژبی یا ڕەبی، پێداویستی ژیانیان زۆر لۆ پڕکردینەوە. یعنی ئەگەر لەبەوان نەبی یعنی ئەوها ینی ژیان ناسە سەری مندارەکانمان پێ گەورە ناکەین. بەڕاستی زۆر هاوکارمانن، دەستخۆشیانەی دەکەین. سوپاسی بەخشین دەکەین کە هاوکاری هێتیمان دەکەن، خوا خێریان بنووسی، ماوەی سارەکە هاوکاریمە دەکەن، خوا خێریان بنووسی. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری مانگانە بە بڕی جیاواز هاوکاری بەسەر چین و توێژە کەم دەرامەتە جیاوازەکاندا دابەش دەکەن. لە نێویشاندا دەستگای خێرخوازی بەخشین کە تەنها بۆ مانجینۆ لە شاری هەولێر بڕی 38 ملیۆن و 780 دیناری بەسەر 275 منداڵی بێسەرپەرشتدا دابەش کردووە. لە هەموو هەرێمی کوردستانیش بۆ هەر مانگێک بڕی 94 ملیۆن و 747 هەزار دینار بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەتدا دابەش کردووە. جگەلەوەش 163 خانووی بۆ ماڵە هەژارەکان دروست کردووە بە بڕی 8 ملیار و 889 ملیۆن دینار. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.